بريس لقمان سعيد صديق او ريبابري جشتي پرورده هوليريه او ميوان من سيرفيكي بريس لقمان دماتا باش با ادي اوام دبينين افصاله اجراءات وزاره پرورده ريبابري جشتي پرورده گلكي دجوارن صبارتي ريگيري كرني لقوبياي بو حتى في حد گلو سلاو لبرزشتان سلاو لبنيراني كيبستوسار سەبارەت بە ڕێنماییەکانی ئەم ساڵ کە دەرچووە لایەن وەزارەتی پەروەردە سەبارەت بە کزیکردن و سەبارەت بە بەکارهێنانی ئەو بلوتوس وا دیارە بەڕێوەبەرە گشتیەکانی پارێزگاکانیش ئاماژەیان بەوە کرد کە چەندین بان دەستگیر کراون لەوانەی کە قوتابیان هەڵدەخەڵەتێنن بە مەبەستی کزیکردن. بۆیە ئێمەش لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ڕێکاری زۆر پێویستمان گرتووتە بەر ڕێکارەکانمان تونتر کرد ئەم ساڵ بە مەبەستی ڕێگریکردن لە کزیکردن. بەڵێ ئەو باندە کینە گەل و ئەو باندە دنەبا بێگومان سیستەمی پەروەردەی دام و دەستگەێنوێدا نەوان پرسیاران دەدەن لکیڤە ناو باندە بوو بەوی ئاوای ئیجراات بەرامبەر تون بوونە. بەڵێ ئەو باندانە لە جۆرەها کەس پێکاتوونە کە کاریان بوویتە ئەو کارانێک کە قوتابیان هەڵخەڵەتێنن بۆیە لێرە داوا لە هەموو قوتابیان دەکەین کە باوەڕیان پێ نەکەن تەنها هەڵخەڵەتاندنە ناتوانن سوود لە هیچ شتێک وەربگرە. بەڵێ ئەvە هەیەچان دێ گاوەکە يقولك رغم توزاني دمك حكومة هرم كردستان تابعتي وزارة پروردة حتى وزارة خاندنجي هاول ددن كو كواليتي خاندنه بلند كم تابعتي جي سيستم پروردة وزارة پروردة قال لك ازمون ولاتين پیشکت جي تحقیق کرنه كباتا اف حولا وقالو دي چي تا چارچوبه ريفورم کرنه لسيستم پروردة هرم كردستان ان مجرد اجراءات که داكو گزینه هته کرن قطابي بامكانيات خودر بچيت نەخێر بەڵکو ئێمە ئەو ڕێکارانە کە ئێستا دەیگرینە بەر لە بۆ زیاتر قوتابیش تێ بگا کە گرنگی بە خوێندنی خۆی بدا هەوڵ بدا لە ڕێگای خوێندن خۆی پێڕا بگەینی نەوەکو پەنابا بۆ لایەنە ناشەرعیەکان کە بتوانێ خۆی پێڕا بگەینی. بفي أواي بديناتا حتى كان دبي ببيتا هاندريك وبروسيسا پروردة بتر پیش كبيت وفعلا أو قطابيكم مستحقة وان فلتران درباز بکه و کوالیتی خواندنه و پیگاندنا کادر پسپورجی د پیش روجه د کوام قونغان حتی زانکویجی تمام بکه بگمان دست بر ببه. بله اما زیاتر هول دادریم محاوله دکیم به همون شوی او ریگریانه پیدا بکن کرین مایکان زیب زیب کن بو اوی قطابی زیاتر قطابی با حقی خوی بگاتا او آمانزانه که هیتی نەک پەنا ببرێتە بەر غەش و یا قۆپیەکردن کە خۆی پێ بگەینی لەبەرەوەی ئێمە چەندین ڕێکاری تایبەتمان گرتوۆتە بەر و ڕێنمایی تایبەتیش هاتە گیرایتە بەر و ئەوەی کە لامیان گرنگتر بوو کە یاسای وەزارەتی پەروەردە بوو لە مادەی 83 زۆر بە وازحی کە ئیشارەتی پێداوە کە ئەوەی پەنا باتە بەر ئەو کزیانە کە ڕێکاری یاسایی توندی بەرامبەر دەگیرێتە بەر. بەڵێ ئەو کەرەم بەحسێ ڕێژا بەشداریە بکەین گەل و حتا چەندێ ڕێژە بەشداریە قوتابیین پۆلاشەشێ جهێ دڵخۆشیە بە حتا چەندێ ڕێژە چەند سەدە ئەمشێن بێژی و بەشدار بوونە و مافێ وان هەیە تاقیکردنا بکەن و چەند بەشدار نەبوونە. بەڵێ ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە حەفت پەروەردە لە خۆ دەگرێم ئەم حەفت پەروەردەیەش 38609 قوتابی بەشداری تاقیکردنەوەکانیان کرد ئەمڕۆ لە 669 هۆڵ کە ئەم هۆڵانەش بە سەرپەرشتیار و بەڕێوەبەر و چاودێری کە پێشوەقت کۆبنەوەیان لەگەڵ ئەنجام درابوو کە ڕێکاری پێویستیان لەگەڵ باس کرابوو بۆ توندوتۆڵکردن و ئارامی گەیاندن بە قوتابیان لە ناو هۆڵەکان و چەندین لێژنەی جۆرا زۆرمان پێکەی نابوو بۆ مەبەستی خزمەتکردنی قوتابیان و ئینشاءالله هەموو قوتابیەکان پلەی باش بەدەست دێن و سەرکەوتوو دەبن. بەڵێ مادەم بڤی ئاوایی ڕێکارên tundutۆ لە هەمبەر
ازمونان هات نگرتن که قطابی به تو اوای که نکاره گزیب که و باش پرسیارن خواجی جاب ده پیوسته بگمان جاری پیدانا درسی جی که سیستم پرورده فرکرنی جی کوالیتی بیت بلند کردن ما مستا پیتر بگمان ترکیز سرهند که قطابی خواه فر بکه جدی تر به ببر پرسیارت تر به بوی که وچه کریه گلو. بله ئێمە چەندین ڕێکار هەیە گرتیتمانە بەر لە بۆ کردنەوەی چەندین خول لە قوتابخانەکان بۆ مامۆستایان و خولەکانیشمان بەردەوام دەبێ لە ساڵی ئایندە بەپێی بەرنامەیەکی داڕێژراو بۆ مامۆستایان خول ئەنجام دەدرێ و چەندین ڕاهێنەریشمان ناردوتە ناو قوتابخانەکان بۆ چاودێریکردنی ئەدای مامۆستایەکان لە ناو هۆڵەکانی خوێندن. بله کاک لقمان خود ازانی لم کتایه دا قطابخانه اهلی زور کراونه توا زور خلک هیا بگمان پناه با قطابخانه دا دبا لبراوا علین لیره جدیترین لسیستمی پرورده کنه لپرورده کردنی منال لبراوا ما مصانعی لیره بگیره بس دوام دکن و اگر بگمان زور به جدی نبین لپرورده کردنی او منالانه فیر کردنی یعنی ایتناتوان لیره ادامه به کارکانی خوب ده پیچوانه ولا قطابخانه حکومیه کان ما مستا گارانتی کرا و موظف حکومت طبعا نک هم هندک لما مستکان و کو پیوست جدینی نبود چونگیتی پرورده کردنی قطابیه کان که بو اما ایوه چی دکن ام جیاوازی نمینه ام هستلال خالق نمینه بله مامۆستا هەر وەکو جەناب دەزانی مامۆستا خۆی قائیدە لە ناو پۆڵەکەیدا و ئەوانیش خۆیان هەوڵ دەدەن ڕۆژ بە ڕۆژ خۆیان بە پێش بێخن و لەو خولانە کە بۆیان دەکەینەوە بەردەوام زیاتر سوودمەند دەبن و خۆیان پێڕادەگەیەنن چۆ پێویستیشە ساڵانە ئێمە چەندی خول بکەینەوە بۆ بە دوواداچوون و ئاستی مامۆستایان بەرزتر بکەینەوە و مامۆستاش بەخۆی هەست بۆ مەسئولیەتە دەکا بەرامبەر قوتابیەکانی و لە قوتابخانە ناحکومیەکانیش ئەوانیش بەپێی بەرنامەیەکی داڕێژراو پلانێکی داڕێژراومان داناوە کە ساڵانە ئەو مامۆستایانەیە کە لە گرێبەستن لەوێ بێن داخلی ئەو خولانە بن کە لە بەڕێبەرایەتی مەشقوڕاهێنانی سەر بە بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر دەکرێنەوە. بله برس لقمان سعید صدیق ڕێبەری گشتی پەروەردا هەولێرێ لە هەولێری گەلمەوەی مامۆستا گەلێک سوپاس.